كسر مزانة تورنا بكاكا أتو الحمد لله دنيا ديتي تورنا بس بيارك بو كردم وتواو ئەمڕۆ ئێوارە دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی هونەرمەند عەبدوڕەزاق بۆتانی کە ناسراوە بە قیچۆ کۆچی دوایی کرد. ئێستا لە مزگەوتی دارسەلامە لە شاری زەیتون لێرە مەیتەکەی دەشۆن، دوایی بەڕێ دەکەن بۆ گۆڕستانی کەس نەزان لە شاری هەولێر و لەوێ بە خاچی دەسپێرن. لێرە چەند هونەرمەندێک کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە لە مەراسیمی نوێژکردن لەسەری ئامادە بن. من دەچمە لە یەکێک لە هونەرمەندەکان کە بابزانین ئەو یادگارانی کە لەگەڵ ئەو هەیبووە چی بووە. کاکزانە سڵاوت لێبێ، سەرەتا بە بزانین بە ڕۆیشتنی کاک عەبدوڕەزاق چ شتێک لە ناو شاری هەولێر لە نێوان هونەر دروست دەبێ؟ بەخێر بن بەداخەوە بۆ کۆچی دوایی کاک عەبدوڕەزاق بۆتانی. بەڕاستی هەر هونەرمەندێک ئەگەر ئەزممویشی زۆر نەبی کە کۆچی دوایی کرد کە لێنێک بەجێ دێڵێت. جا بە تایبەتێکێکی وشی کاک عەبدوڕەزاق بۆتانی کە لە مێژە نواندن دەکا، ئەمن منداڵ بوومە ئەو نواندن دەکا و لایەک خۆشحاڵیە کە ئاخر ئیشی لەگەڵ ئێمە بوو، لە لایەکش بەداخەوە کە ئاوا زوو بەجێ هێشتین. ئیترەوە قەزا و قەدەرێت خوای گەورە هەمووان لەوانەیە من بە و گەنجێ بمرم. بەڕاستی کلێنێکی گەورەیە. باشە کۆتا بەرهەمی لەگەڵ ئێوە بوو، تەندروستی چۆن کاتی کۆتا بەرهەمی زۆر باش بوو. یعنی ماشەڵڵا گورجگۆڵ بوو کاقیسۆ، ینی زۆر حەزی لە گەڕان بوو، داتە دەرێ، ینی زوو لە دەرێش دەما بینی ئەرجگە لە کارەکان زوو داتە دەرێ داتە بازاڕی، ینی دەما بینی بەردەوام دەسوڕ هەرچەندە گۆپاڵێکشی پێ بوو بەڵام هەر لە مارێدا نەدەنیشت. بەڵامی ترەوە قەزا و قەدەری خوا هەیە دەبی بڕاتەوە. ئەمە لە خزمەتین. هونەرمەند عەبدوڕەزاق بۆتانی لە تەمەنی 69 ساڵیدا کۆچی دوایی کرد. هونەرمەند بەشداری لە چەندان بەرهەم کرد و هەر لە کۆنەوە کاری نواندین دەکرد لە شاری هەولێر. کۆمەڵێک بەرهەمی کە یەکێک لە بەرهەمە جوانەکانی بوون، بەرهەمی سێدزی باش و خیانەتکار و هەدۆگەڕۆک و شێر و شەمام و بلیمەت و چەندان بەرهەمی تر بوو. ئێستا هونەرمەند عەبدوڕەزاق کۆچی دوایی کرد و ماڵ ئاوایی لێکردین و بە قسەی هونەرمەندان یەکێک لە کلێنەکان کە دروستی کرد لە شاری هەولێر ڕۆشتنی عەبدوڕەزاق بۆتانی بوو.